ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ سڵاو، من ناو محەممەدە، دانیشتووی شاری هەولێرم. لەگەڵ ئەنجامدانی ڕێفراندۆمم بەڵێ بۆ دەوڵەتی کوردی هیوادارم کەنتڕۆڵی سەرەکیە بێت لە دامەزراندنی دەوڵەتە. دەربارەی ڕێفراندۆم حەزەکەین ئێمە ئەو شتە لە ملەتی کووردا بێت، لە بەرژەوەندی هەموو ملەتی کورد، ناوچە دابڕاوەکانیش، یعنی دووز و داقۆق و کەرکووک و خانەقین. ئەوە شتێکی زۆر چاکە، ئەوە بۆ ملەتی کووردا، بۆ خۆمانە. ئینشاءڵڵا بەزووترین کات ڕێفراندۆمە بێت و بە پێخۆشحاڵیەوە ئێمەش سەرکەوتووە بین ئینشاءڵڵا بۆ کورد و کوردستان، بۆ هەموو دەوڵەتە جیهانەکانیش بۆی ئێمە دیار بین. من ناوم سەلاح محمود ساڵحە، وەکو گەنجێک خەڵکی گەرمیانم هەتا سەر ئێسقان لەگەڵ ڕێفراندۆمە. منیش وەکو هەموو گەنجانی دنیا ئەمەوێت دەوڵەتێکمە بێ و خەڵکی گەرمیانیشم و هەموو کەسێک ئاگادارە کە خەڵکی گەرمیان ئەنفالی هەیە. منیش کە سوکاری باوکم ئەنفالی هەیە، باوکم پێشمەرگەی قەدیمە و هەموو ئەو کەسانی کە پێشمەرگایەتیان کردووە لە پێناوی ئەم خاکەیە تەنها بۆ ئەوە کە ڕۆژێک ئازادی بۆ خۆمان بێنینە دەست دەوڵەتێکمانە بێ. بۆیە منیش وەکو گەنجێک هەتا سەر ئێسقان لەسەر ڕێفراندۆم کۆکم و پشتگیری سەرۆکی هەرێم و هەموو ئەو کەس پشتگیری هەموو ئەو کەسانە شەکەم کە لەگەڵ ڕێفراندۆمە. ئێمە ئەبێ ئەوە بکەین کە هەمومان دەستخێنە ناو دەستیەک بۆ یەک مەبەست. ئەو مەبەستەش ڕێفراندۆمە. لە دوای ڕێفراندۆمیش بچووکترین کات و کەمترین کات ئەتوانین سەربەخۆی دەوڵەتی خۆمان ڕاگەینی. بۆیە پێویستە لەسەر هەموو تاشیش بوون 25 ژینۆ بکەن بە ڕۆژی یەک ڕەنگی و یەک دەنگی. ئەو دەنگەش بەڵێ بێ بۆ سەربەخۆی کوردستان. هێمنی شاعیر پارچە شاعرێکی زۆر جوانەیە کە ئەڵێ شیوەنی من شینی کوردی بێبەشە، ئەو گەلەم حاشا دەکەن لێم و هەشە. یعنی مادەم ئێمە هەبین خاوەنی ئاڵا، خاوەنی ئابووری، خاوەنی هەموو شەبین، بۆچی ئیمڕۆ هەمومان دەست نەخەین ناو دەستێک بۆ سەرخستنی ئەو پرۆسەی کە ئێستا بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئاڵاکەی بەدەستەوەی و ئەوێ یەکجاری لە دوا سنووری خاڵەکانی کوردستانە بیشەقێنێت و بڵێ بەڵێ کوردستان ئێمە دەوڵەتین.